گۆرانی ئەم شەوشەی بەراتە لە هەڵبەستی مەتۆش ئەگەڕێتەوە بۆ ساڵی 1970 کە کاتێ من و هونەرمەندی خوا خۆشبی گەورە عوسمان عەلی پێکەوە ئەندام بووین لە کۆمەڵی هونەر و وێژەی کوردی کە ئێستا پێڵەن کۆمەڵی هونەرە جوانەکانی کورد. ڕۆژێکیان پێیوتم وەڵکی وەڵایی گۆرانیەکم هەیە لەسەر شەی بەرات شعری مەتهۆشە و لەحنێک زۆر جوان لەگەڵ یا گونجاوە بۆم داناوە بەشکم پێم بڵێ چۆنە و چی بکەین و ئامۆژگاری و چییە. میشکە گێم لێکرد بەڕاستی زۆر پێی سەرسام بوو زۆر پێم خۆش بوو چونکە شەی بەرات هەر خۆی جگەلەوەی کە ڕەمزێکی بۆ بە ڕەمزێکی کەڵتوری کوردی و بەڕای من ئەو کاتەش وڵانێ ئیستەش یەکەم گۆرانێکە لەسەر شەی بەرات بووترێ. شتێک لە ناو مێشکما ماوە کە کا عوسمان عەلی خوا لێ خۆش بوو پێی وتم کە ئەم گۆرانیم هەیە ئێتر ئایا وتی ئەمە گۆرانێکم گوێ لێ بۆ لە ڕادیۆی ئێرانەوە کرماشانی ئێرانەوە و دەستکاری کردووە و لەگەڵ شێعرەکە گونجانێتی یان هەر نەسەن ئەو لەحنێ و بەو شێعرە گونجانێتی ئەوەنەی بینم بێ دەستکاریمان نەکردو نەخێر تێکستەکە زۆر جوان بوو بۆ ئاوازەکە گونجاوە بەڵام دەستکاری ئیدامان کردووە کە چۆن بوترێت چۆن جوانکاری چۆن تیا بەکاربێن چۆن قوڕی بەکاربێ پێشێکی مۆسیقامان بۆ داناوە مۆسیقای کۆپلەمان بۆ داناوە تەوزیعی مۆسیقامان بۆ کردووە. لەبەر ئستودی باش نەبوو لە سلێمانیا لەو کاتە هەوڵمانە وەکو کۆمەڵ بچین لە بەغا لە ستودیۆی ڕادیۆی کوردی بەغا تۆماری بکەین چەند ژەنیارێکی خۆمانمان برد لەگەڵ خۆمانە و هەندێک لە ژەنیاری تیپی مۆسیقای ڕادیۆی کوردی لەگەڵمانە بەشدار بوون لەوێ تۆمارمان کرد وەکو دەنگ دواییش بردمان لە تەلەڤیزیۆنی بەغا بە ڕەشوسپی تۆمارمان کرد لە ساڵی 1970 ئەوەی لە یادم بێت. ئیتر پاش ئەمە لە ساڵانی نەوەکانە ئەم گۆرانیە بە ملەوەنی دووبارە کراوەتەوە دۆبلاج کراوەتەوە هەمان دەنگ بەڵام وەکو کلیپ بۆی کراوەتەوە عوسمان عەلی و مەنازیری جوانەوە بە داغڵکردنی مناڵەوە لە ساڵانی 2000 ئیشی تیا کراوە خەڵکیکە دەوری عوسمان عەلی بینیوە و دەوری مناڵی بینیوە هەتا قوتابیانی ئێمەش بەشدار بوون تایە ئەمانە چەند کەڕەتێک جاریکە دووبا کراوەتەوە بەڵام ئەسڵەکە و دەنگەکەش کە هەرماوەتەوە هی ساڵی 1970 شەی بەرات مناسبەی شەی بەرات ئەوەنەی من ئاگادار بوو بزانم تایبەتمەندیە بە شاری سلێمانیەوە بەدەگمەن هەبێت لە شارەکانی تری کوردستانە ئیتر ئەمەیان بۆچی وایە لە ڕاستیە نازانم شەی بەرات لە ڕاستیە چەند ئارایەک هەیە لەسەری چەند بیرروڕایەک هەیە کە لە دینەوە هاتبێت و بیرروڕایتر هەیە کە لە پێش ئیسلامیشەوە ئەم شەی بەراتە هەبووە بیرروڕای جیا هەیە بەڵام بۆ من ئەمانە هیچی گرنگ نییە بۆ من ئیستە گرنگە کە شەی بەرات ڕەمزێکی کەڵتوری نەتەوەیی کوردە و تایبەتمەندە بە شاری سلێمانی. هەست بە گەڕانەوە بۆ مناڵی بۆ مێژووی ئەم گۆرانیە هەست بە خۆشی هەست بە شتە جوانەکان هەست بە بەها جوانەکانی پێش و کاتە زێڕینەکان ناومێدیەکیش لە ژێرەوە هەڵەقڵێ کە ژیان گۆڕاوە
شتە جوانەکان کز بوون و وەرەو نەمانە ڕۆن بەداخەوە بەس ئێمە کۆڵ ناین بەردەوامی. لە شەوی بەراتە شەوێکی خۆشیە بۆ مناڵان بە تایبەتی بۆ هەموو کەسێکی گەورەکانیش دایک و باوکی مناڵان و خزمەکانیشیان کە لەم شەوە پێکەوە کۆ ئەبنەوە پێکەوە ئەگەڕێن پێکەوە هاوکاری یەکتریەکەن پێکەوە لە دەرگای ماڵان ئەیەن گەورەکان شیرینیان پێبەخشن و خۆشەویستیان پێبەخشن ئەم بەخشینی پێکەوە و بەخشین بە یەکتری کۆمەڵگا یەگەخا کۆمەڵگا خۆشەویستی تیا زین و ئەکاتەوە تیا پەرە ئەسێنێت تیا ئاوەیات. با ئێمە هەندێک نەریتمان هەیە هەندێک شتی کەڵتوریمان هەیە بیپارێت.